خی گەورە و مێرەبان زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاک شێخ خەڵات بارزانی نوێنەری جەنابی سەرۆک بارزانی بۆ پێشوازی گەرمیان لە بەشداربووانی سەردانی مەزاری نەمران لە بارزانی سەرکەش کە ئەمڕۆ وەزارەتی پەروەردە فەرمانبەرانی دیوانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بە پێویستمان زانی لە ساڵیادی لەدایکبوونی بارزانی نەمر سەردانی مەزاری نەمران کەین لێرە سۆز و وەفا دووپات بکەینەوە لەسەر عەدالەتی بارزان لەسەر چاکسازی لەسەر خزمەتکاری. بارزانی نەمر ڕابەری شۆڕشێکی مەزن بوو کە بە شۆڕشی مەزنی ئەیلول ناسێنراوە و ئەو شۆڕشە گەورەترین دەستکەوتی یاسایی دەوڵەتی لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا بەدەستهێنا کە مافی ئۆتۆنۆمی بوو. ئۆتۆنۆمی بووە بناغەی بەدەستهێنانی ئەو مافانەی دیکەش واتە هەرچێشی دیکەمان بەدەستهێنابێ لە دوای ڕێکەوتن نامەی 11 ئازاری 1970 بەردی بناغەکەی خەباتی تێکۆشانی گەلی کورد بووە بە ڕێبەرایەتی مستەفا بارزانی نەمر کە ڕێبەرایەتی گەورەترین و گشتگیرترین شۆڕشی نەتەوەیی لەسەر ئاسی کوردستان کردووە لەسەر ئاسی باشووری کوردستان کردووە. هەموو هەنگاوەکانی دیکە بۆ تەواوکردنی مافەکانی گەلی کورد لەوە سەرچاوی گرتووە کە بارزانی نەمر بناغەی داناوە، بناغەی پێکەوە ژیان، بناغەی بەدەستهێنانی مافی کوردستانیان. و ئەوەشی کە گرنگە بڵێن ئەوەیە هەموو ئەو کاتانی ناوچەکان ئازاد کراون لەژێر دەسەڵاتی شۆڕش بوون، خەمی یەکەم یان فەرمانی یەکەمی بارزانی نەمرەوە بووە کە پرۆسەی خوێندن وە قوتابخانەتیایە بەردەوام بێت و خەڵکانێکی زۆر ڕۆڵی گرنگیان بینیوە لە مامۆسایانی زانکۆ لە مامۆسایانی دیکە کە توانیویانە بە شێوازێکی خۆبەخش لە ناو شۆڕش بەردەوامی بدەن بە قوتابخانەکان و پرۆسەی پەروەردە و فێرکاری بەردەوام بێت. یەکێکی دیکە لەو خاڵانەی کە ئێمە وەکو کورد و کوردستانیان شانازی پێوەکەین کاویش دەستکەوتێکی ڕاستەقینەی مستەفا بارزانی نەمرە لە چوارچێوەی ڕێکەوتن نامەی 11 ئازار بریتیە لەوەی کە چۆن ئەو مافە بەدەست هاو کە ئینسانی کوردی بتوانێت بە زمانی شیرینی دایکی خۆی بخوێنێ و چۆنیش ئێمە بتوانین وەکو کورد زمانی دایک بۆنەتەوە و پێکهاتەکانی دیکە فراهەم بکەین. 52 ساڵ لەمەوبەر بارزانی نەمر توانی ئەمە بە شێوەیەکی یاسایی دۆکۆمنتاری بچەسپێنێ و پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لەو ناوچانی کە ناوچەی حکمی ذاتی بوون بوونە زمانی کوردی خوێندن کە ئەم زمانە بایەخێک و گرنگیی تایبەتی هەیە لە دیدی استراتیژی بارزانی نەمر بۆ نەتەوەسازی گرنگ بوو. ئێمەش لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 درێژە پێدەری ئەو ڕێبازە بووین لە پێکەوە ژیان کە توانیمان بۆ برایانی تورکمان بۆ کولد و ئاشووریەکان بە زمانی دایکی خۆیان قوتابخانەیان هەبێ و ناوەندەکانی خوێندنیان هەبێ نەوەکانیان بخوێنن. ئەم ڕێبازە ڕێبازی عەدالەت ڕێبازی خزمەتکردنی خەڵکە لەبەرەوە لێرە ئەمڕۆ سۆز و وەفا دووبارە ئاکەینەوە بۆی کە خزمەتکارێکی ڕاستەقینە و ڕازگۆیانەی خەڵکی کوردستان بین و بەردەوام بین لە پرۆسەی چاکسازیکردن و خزمەتکردنی خەڵکی کوردستان و بەسەر هەموو تەحەدیاتانەی کە بۆمان دروست دەکرێیان بۆ خۆمان هەمانن ئیشاءالله سەرکەوتووە بین و کوردستان ئاوادانە بێ هەولێری پایتەختیش وەکو پایتەختی ئیرادە و خۆنەچەماندن ئەمێنێتەوە و درێژە پێدەری ئەو ڕێبازە بێ کە ڕێبازی پێکەوە ژیان و ڕێبازی ئاشتی و ئارامیە. زۆر سپاس. پێخۆشحاڵین لە بارزانی سەرکەش لە دەشتی کاچی بەکاچی قەراز و کەندێناوە هاتوین پەیمان نوێ بکەینەوە لە بۆ باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانی نەمر عەهد و پەیمان لێر و کانەوە دووپات دەکەینەوە هەموو دەمێ پێشمەرگەکی بە وەفا بین لە ئاستی ئەوەدا بین کەوا سەرمان بڵند بی
سەر و شکۆی پارتایەتی لە بۆ باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانی نەمر هەموو دەمێ لە خزمەت دابین و پەیمان نوێ بکەینەوە ئێمە وەکو پێشمەرگەیەک خزمەتی کورد و کوردستان بکەین.